5 برا و 3 خوشکم شەهید بوون لەگەڵ دایکم. لە 24 چواری 1974 بۆمبێک ماڵەکەیان خاپوور دەکات. ڕزگار دەڵێت بەو هۆیەوە 9 کەسی ئەندامی خێزانەکەی بوونەتە قوربانی و شەهید بوون. بە جۆرێک لەبەر نەناسینەوەیان سەرجەمیان لە 4 گۆڕدا نێژراون کە سوکاری شەهیدانی قەڵاتزێ دەڵێن دوای تێپەڕینی 51 ساڵ لە ڕووداوەکە هێشتا قەرەبوو نەکراونەتەوە و وەک پێویست ئاوەڕیان لێ نەدراوەتەوە. من ڕزگار ئەحمەد سابیر کوڕی ئەحمەدی حاج سابیرم، خاوەنی 9 شەهیدی سەربەرزی 24 چواری 1974 5 برا و 3 خوشکم شەهید بوون لەگەڵ دایکم کە چەکی قەدەغەکرای ناپاڵم بەرماڵی ئێمە کەوتووە. هەموویان پارچە پارچە بوون، تەنانەت نەناسراونەوە، پارچەکان کامەیانی کامەیانە. لە تورەکە هێژراون لە 25 چوار لە 4 گۆڕدا نێژراون، 9 شەهید لە 4 گۆڕدا نێژراوە. هەموو کاتێک دەبێ هەموو کاتێک خوێنی شەهیدان و ئەتبال کراوانیان لەبیر بێ. دەبێ هەموو کاتێک نەکەن غەڵەتی وا بکەن خوێنی شەهیدان بە پێڕۆ بڕوە، نەکەن غەڵەتی وا بکەن خوێنی شەهیدەکانمان بە سەدان دایان کەس ئەتبال و چیماباران کرا لە زەبەری پشدەر لە ناوچەکانی بەری مەرگە سەرگەڵ و قەیوان و ماوەت هەمووی لاکەی شۆرشی کوردایەتی بوو، هیچ وەکو پێویست ئاوری لێ نەدراوەتەوە. دەستەی داکۆکیکردن لە پشدەر لە بەیاننامەیەکیاندا دەڵێن بۆ ئەم ساڵ پرۆژەی تازەمان ناوێ و داواکارن تەنیا پرۆژە تەواو نەکراوەکانیان بۆ تەواو بکرێت. پەیامی ئێمە لە ژێر ناونیشانی پرۆژەی تازەمان بۆ ئەم ساڵ ناوێت تەنها پرۆژە تەواو نەکراوەکان تەواو بکەن و خاوەنی بەڵێنی خۆتان بن کە بریتین لەمانەی خوارەوە. یەکەم بە دوو سایتکردنی ڕێگەی دەرمەند ژاراوە، دوو چارەسەرکردنی کێشەی ئاوی خواردنەوە و ئاودێری بە دروستکردنی بەنداوی دڵگە و یان پرۆژەی ئاوی بچووک لەسەر ڕووباری بەلک. سێ بڕێک لە داهاتی کێلیێ هاوشێوەی پرۆژەی پترۆ دۆلار بۆ ناوچەی پشدەر سەر بکرێت لە پرۆژەی خزمەتگوزاری و ئانی. چوار بەشەکانی زانکۆ لە پشدەر زیاد بکرێت و ئەو بەشانەی کە پێشتر قەرار بوو لە قەڵاتزێ بکرێنەوە بە بیانووی نەبوونی شوێن و گواستراونەوە بگەڕێنەرەوە بۆ کەمپەسی قەڵاتزێ. 5 پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە ناوچەکە بە تایبەتی سوود وەرگرتن لە سروشتی جوانی ناوچەکە کە دەبێتە هۆی هەلیکاری زیاتر. 6 تەواوکردنی پردی دەواازەی شار و دووساییدی دەواازەکە. 7 کارکردن بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی ناوچەی پشدە لە ڕێگەی حکومەتی عراقی یاخود حکومەتی هەرێم. لە 24 نیسانی 1974 ڕژێمی بەعس با چەکی قەدەغەکراوی ناپاڵم قەڵاتزەی بۆردومان کرد و هاوڵاتیانی ئەو شارەی خەڵتانی خوێن کرد. بەو هۆیەوە سەدان هاوڵاتی بوونە قوربانی و سەدانی دیکەش بریندار بوون. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.